ئەگەر دەمانەوێ خێزانەکانمان بەختەوەر بێ هاوسەرگیری سەرکەوتوو بێ ئەبێ ئەو ڕاستیە قورئانیە کە خالقمان سبحانه وتعالى کە ئەڵڵایە لە قورئانە ئاماژەی پێکردووە چەند جوان نمونەکەی بۆ باس کردوین بەخوا چۆن ڕۆژ گرنگە ئەبێ شەویش ئاوا هەبێ چەند شەو گرنگە بەبێ ڕۆژ هیچ مانای نابێ ژن و مێردیش دەبێ ئاوا تەواوکەری یەکتر بن چەندە ژن دەوڵەمەند بێ هەر پێویستی بە پیاوە خاتو خەدیجە دایکی ئیمانداران دایکی بەڕێزمان هەزار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باشە خۆ خاتو خەدیجە هەموو سیرە بخوێننەوە ئافرەتێکی دەوڵەمەند بوو خۆ بازرگان بوو بەخوا پێویستی بە پارە و پۆڵی پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم بەڵام ئارامی نەگرت هەتا لە لای زاتێکی پایە بەرزی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محەممەد کە پیاوی بێ و سەرپەرشتیاری بێ حەوایەوە دوای بڕۆنە خزمەت قورئان لە قورئانە کاتێک کە باسی مەلەکەی سەبە دەخوێنیتەوە دەفەرمێ وەلەها عەرش عەظیم یەک عەرشی هەرە گەورەی هەبوو تەختی پاشایەتی هەبوو یعنی کەوتر شاژنی مەلەکەی سەبە پەرلەمانی هەبوو ئەنجومەنی وەزیرانی هەبوو حکمڕان خۆی بوو ئەوانەی سەرپەرشتیاری وڵات بوون دەیانگوت وەلئەمڕ ئیلەیکی حەزت بە چییە ئیمزایکە و ئێمە لە خزمەتتاین کەچی ئەم شاژنە خاوەنی عەرشی عەظیمە هێشتا پێویستی بە پیاوێکە بۆیە دەچێتە پاڵ سولەیمان پێغەمبەر شو بە سولەیمان دەکە ئەمجا ئارام دەگرێت ئەم قورئانە پێمان دەڵێ تکایە وا مەزانن کە ژن دەبێ بە تەنیا بژی پیاو پێویستی بە هاوسەر نییە کە بوون بە هاوسەریش ئەبێ هەر یەکیان هەوڵ بدا خۆی زاڵکە قورئانی ئێمە دەفەرمێ پێویستیتان بە یەکترە وەکو شەوڕۆژ تەواوکەری یەکتر بن بەڵام تکایە تەواوکەری یەکتر بن سەنگەر لە یەکتری مەگرن دوو کۆڵەکەی پاراستنی هاوسەرداری بریتیە لە مەوەدەتەن وەڕەحمە قرآن لسورة الروم آياتي بيستويك هذا فرمي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة لآيات كان خواي پروردگارا كان نفسي خواتان هاوسري بودروس كردون آمانج لهاوسرگيري چيا لتسكنوا إليها آمانج سكنايا بەچی ئارامی و حەوانەوە و ڕزگار بوون لە ماندووبوون و شەکەتی دێتە دی و کوڕ و کچ لە پەنای یەکترا دەحەوێنەوە و دەحەسێنەوە بە مەوەدەتەن و ڕەحمە دوو کۆڵەکەیە مەوەدە بەڕێزان بۆ سەرەتای گەنجێتی کە سۆزی دڵ هەیە عەشق هەیە خۆشەویستی لە نێوانی کوڕ و کچی تازە لا و تازە پێگەیشتوودا هەیە بەم مەوەدەیە ئەوەندە یەکتریان خۆش دەوێت کچ ئامادە